بەشی ڕاگەاندنی کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی هەڵەبجە دووەمین کۆنفرانسی زانستی خۆی بەناونیشانی سۆشال میدیا و کللتوری بەکارهێنان بە بەشداری توێژەران و مامۆستانی زانکۆ ئەنجامدا کە تێیدا چەندین توێژین و یاخۆ چەند توێژینەوەیەک خرانەڕوو بۆ قسەکردنی لەسەر گرنگی و ئامانجی ئەم کۆنفرانسە و هەروەها و بابەت و گرفتە میدیانی کە لە کۆنفرانسەکەدا خراونەتە ڕوو ئێمە لە ستۆدیۆ میوانێکمان هەیە کە جەنابیان پرۆفسۆر هێرش ڕەسوڵ مامۆستای زانکۆ هەروەها سەرۆکی لیژنەی زانستی کۆنفرانسیش لە ئێمە ئامادەیە دکتۆر بەخێر هاتی سوپاس ئامادەبوون. دکتۆر دەزانین کە هەر کۆنفرانسێک لە هەر بوارێکدا ئەنجام دەدرێت گرنگی و بایەخی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە. ئەم کۆنفرانسەی کێوە ئەنجامتاندا لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەڵەبجە و لە زانکۆی هەڵەبجە گرنگی و ئامانجی ئەم کۆنفرانسە چی بوو؟ کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی کە دومین کۆنفرانس بوو لە کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان و تایبەت بەشی ڕاگەاندن لە زانکۆی هەڵەبجە بە ناونیشانی سۆشال میدیا و کللتوری بەکارهێنانی گرنگترین ئامانجەکانی لێکۆڵینەوە و توێژینەوەی سۆشال میدیا و پلتفۆرم و سەکۆ و ئامراز و ئەپ و تۆڕەکانی سۆشال میدیایە وکەوە لێکۆڵینەوە لە لێککەوتەکانی ڕەهاندە جیاوازەکانی لە ڕوانگەی جیاواز لە گۆشەی جیاوازەوە لە ئاستی جیاوازەوە بۆی بتوانرێت ئەمە ببێت بە دەلاقەیەک بۆ توێژینەوەی تر و بۆ سوود و بایەخی هەم بۆ لایەنی زانستی و تیۆری هەم بۆ لایەنی پیشەیی هەم بۆ لە ڕووی مجتەمع و کۆمەڵ و نیشتیمانەوە. باشە دکتۆر ئەو ناوەندە ئەکادیمی و زانکۆیانی کە بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردبوو کێ بوون تەنها ناوخۆی بوون یا خۆت ناوەند و زانکۆکانی دەرەوەی وڵاتیشی تێدا بوون؟ دەرەوەشی تیا بوون چەند زانکۆیەکی بەریتانیا هاوبەش بوون چەند زانکۆیەکی وڵاتی ئێران هاوبەش بوون و لە ناو خۆشدا ئەو توێژەرانەی کە بەشداریان کردبوو بڵین مامۆستا و ئەکادمیستانی زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستانی تیا بوو زانکۆی سلێمانی سەلاحەدین پۆلیتێکنیکی سلێمانی پۆلیتێکنیکی هەولێر هەڵەبجە خۆی گەرمیان و زۆربەی ئەو ناوەندە ئەکادیمیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەم توێژەرانیان بەشداریان کردبوو بە توێژینەوەکانیان لەسەر ئەو بابەتە و دەمێ ئەوە بڵێم جگەل لە بواری ڕاگەاندنیش چوار بواری تریش یان مامۆستا و توێژەرانی چوار بواری تریش کە ئەوانش بەڵێ کۆمەڵناسی کاریگەری زمان و ئەدەبی کوردی و دراساتی ئیسلامیش بەشداریان کردبوو لە ڕوانگەی خۆیانەوە توێژینەوەیان سەبارەت بە سۆشال میدیا و لێککەوتەکانی ئەنجامداوە. دکتۆر ئەم توێژینەوەی کە دەکرێت لە هەر بوارێکدا بێجا لە ئێستادا سۆشال میدیا کە بۆتە گرفتێکی گەورە و لە کاتێکدا ئاسانکارێکی زۆرە بەڵام گرفتێکی زۆریش و کاریگەریەکی دەتوانین بڵێن جیا لە کاریگەری ئەرێنیەکانی کاریگەریکی نەرێنی زۆریشی کردوتە سەر کۆمەڵگە و بە تایبەت گەنجەکان لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە بە تایبەت لە ئێستادا کە سۆشال میدیا دەورێکی گرنگە بینێت. ئەو توێژینەوەی کە ئەنجام بدێت تا چەند گرنگە و دەوری خۆی هەبووە؟ بەدڵنیەوە ئەنجامدانی توێژینەوە زۆر گرنگە لە هەر وڵاتێکدا لە هەر کۆمەڵێکدا بۆ ئەوەی کە ئەو دیاردانەی کە دێنە ناو کۆمەڵەوە و ئەو داهێنراوە تازانەی تەکنەلۆژیای زانستە کە دێن بەردەستی مرۆڤ دەکەون چۆنێتی بەکارهێنانیان و لێککەوتە و دەراویشتەکانی بەکارهێنانیان تاوتوێ بکرێن توێژینەوەیان لەسەر بکرێت لەسەر فئە عومرە جیاوازەکان تەمەنە جیاوازەکان منداڵ هەرزەکار گەنج گەورە و لەسەر بوارە جیاوازەکان فێرکاری بۆ نمونە پەروەردەیی سیاسی کۆمەڵایەتی ئاینی تەندروستی هەموو ئەوانە دەروون دروستی هەموو ئەوانە پێویستە توێژینەوەیان لەسەر بکرێت و بەدڵنیایی ئەو توێژینەوانە ئەگەر لە لایەنی پەیوەنددار لە حکوومەت لە دامودەستگا ڕسمیەکان لە کۆمپانیاکان لە کەرتی تایبەت بە هەند وەربگیرێن و سوود لە دەرەنجام و ڕاستپاردە و پێشنیارەکان وەربگیرێن بە دڵنیاییەوە سوود و بایەخی زۆری دەبێت. بەڵام یەکێک لەو گرفتانەی کە زۆر جار ئێمەی توێژەریان ناوەندە ئەکادیمیەکان باسی لێوە دەکەن هەتا تەنانەت سەبارەت بە کەناڵ و دامزراوەکانی ڕاگەاندنیش لە هەرێمی کوردستان ئەوەیە کە توێژینەوە دەکرێت لە وڵاتان دام و دەستگاکان خۆیان پارە دەدەن بودجە تەرخان دەکەن بۆی توێژینەوە لەسەر دامەزراوەکەیان بکرێ کەچی لای ئێمە لە زانکۆکان بەڵێ
هەرگەکە لەسەر توێژەر و زانکانە دەیکەن کەسی دامەزراوەکان جویان لێ ناگرن ئامادەنین هەر نوسخەیەکیش لەو توێژینەوە وەربگرن کە بۆ خۆیانە ئەمە گرفتێکی گەوری دروست کردووە بەڵێمە گرفتێکی گەورەیە بۆ خۆیان بۆ نمونە ئێمە بوارەکەمان ڕاگەیاندنە توێژینەوە بکە لەسەر کەناڵێکی لەم جۆرە بە کەناڵەکە خۆی کۆمەکی ئەو شوێنە بکات هاوکاری مادی و معنەوی بکات نەک ڕێگری لێ بکات نەک ئامادە نەبێت توێژینەوەکەی وەربگرێ کە وەری نەگری ینی سوود وەرناگرێت لە دەرەنجام و ڕاستپاردە و پێشنیارەکە وەک لەوەی کە هاوکاریش ناکرێنە و دەستگایانی کە ئێوە بۆ نمونە و لایەنانی کێوە کاریان لەسەر دەکەن لە توێژینەوەکانتاندا ئەو دەرەنجامانی کە پێی دەگەن و ڕێگە چارانی کە پێی دەگەن دەتوان لە کۆتایی دەکاری لەسەر بکەن کە ئاراستەیانەکەن جگەلەوەی کە هاوکاریتان ڕاستەکەی ئەم توێژینانە زۆرینی بڵاو دەکرێتەوە بەڵام بڵاوکردنەوەی توێژینەوە سنووردارە چونکە بۆ نوخبەیە کە بۆ دەستە بژێرێکە لە گۆڤارێکی ئەکادمیدا تەنها کۆمەڵی خەڵک دەیبینێ بەڵام گرنگە کە ئەمە زیاتر بەتایەتی ئەوانەی کە پێیوەستن بە کایە جیاوازەکانی کۆمەڵەوە بە تاک و گروپەکانەوە بە هەندێک بوارەوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاکەکانەوە هەیە ئەمە پێویستە زۆرتر بڕواکاری لەسەر بکرێت و زۆرتر بگاتە خەڵک بۆ نمونە توێژینەوە کراوە لەسەر یوتیوب و لایانی فێرکاری لەسەر مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تونند و تیژی بەرامبەر ژنان توێژینەوە کراوە لەسەر سناپچات و تایبەتمەندیەکانی لەسەر تیکتۆک و کاریگەری لەسەر هەرزەکاران و گەنجان ئەمە پەیوەندی بە ژیانی ئێمەوە هەیە هەر یەکێکمانەوە بە منداڵەکانمان بە دەوروبەرمان بە خۆمان بە خوێنکارەکانمان بۆیە پێویستە بەداچوونی زۆرتر بکرێت و زۆرتر کار بە ڕاستپاردە و دەرەنجامی ئەو توێژینەوەانە باشە دکتۆر لەو توێژینەوەی کە لە کۆنفرانسەکەدا خرانە ڕوو زیاتر تیشک خراببوونە سەرچی ئەو گرفت و کێشانەی کە باسکرابوون لە توێژینەوەکاندا چی بوون ئەو کاریگەری کە میدیا بە گشتی کردوێتیە سەر لەسەر لە هەموو بوارەکان کۆمەڵاتی بێت با خۆت با بڵین تەندروستی بێت ئابووری بێت وەک باست کرد زۆر لایانی دیکە خودت سیاسی بێت ئەو کاریگەریانە چی بوون ئەو بابەتانی کە باستان کردن ئەو بۆ نمونە ئەو ڕخنە و پێشنیارانی کە باسکران لە کۆنفرانسەکەیان چی بوون ڕاستەکەی بەو پێی کە تەوەرەکانی کۆنفرانس تەوەری فرە و جیاوازن کۆمەڵێک تەوەری تیا بەڵام لە چوارچێوی ناونیشانە سەرچەکە کە سۆشال میدیا و کولتوری بەکارهێنانی بوو بۆیە لە ڕەهەندی جیاوازەوە توێژینەوە ئەنجامدرا بوو سەبارەت بە ئەو بابەتانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە لە ڕووی ئاینیەوە لەو ئاستە جیاوازانە لەو ڕەهەندە جیاوازانە لەو بابەتە کۆڵرابەوە بۆیە بەگشتی توێژینەوەی زۆر باش و جددی بوون لەوە گرنگتر ئەوەیە کە دام و دەستگاکان تاکەکان خێزانەکان دامەزراوە ڕسمی و ناڕسمیەکان کار بۆ دەرەنجام و ڕاستپاردانە بکەن بۆی ئەمە تەنها ئەم توێژینەوانە لە چوارچێوەی گۆڤارێکدا یان لە چوارچێوی کۆنفرانسێکی یەک ڕۆژیدا نەمێنێتەوە یان لە چوارچێوەی ناوەندێکی ئەکادمیدا نەمێنێتەوە ئەمە شۆڕ بێتەوە بۆ خوارەوە بە سوود و قازانجی خەڵک و تاک و گروپەکان کەوێتەوە باشە دکتۆری کە زۆر سەرنجی توی ڕاکێشا لە کۆنفرانسەکەدا کە بەڕێوە چوو ئەو پانێڵی کە بەلاتەوە گرنگ بۆ بابەتێک کە هەبوو چی بۆ گەرێ تۆ لێرە بۆمان باس بکەین وڵا ڕاستەکەی بۆ پێی ئێمە لە لیژنەی زانستی کۆنفرانس بوون لەگەڵ هاوڕەکانم لێرەوە سپاسیان دەکەم هەم زانکۆی هەڵەبجا هەم نوێنەری زۆربەی زانکانی تیا بوو توێژینەوەی سەرنجڕاکێشی تیا بوو توێژینەوەی زانستی تیا بوو ڕاستە ئەنی جیاوازی تاکایەتی هەر هەیە فڕۆقی فەردی لە ئاستی توێژەرێکەوە توێژەرێکی تر یان بابەتی توێژینەوەیەکەوە بۆ باوەتی توێژینەوەیشتر بەڵام بەگشتی دەتوانم بڵم ڕۆماڵی زۆربەی تەوەرەکانی کۆنفرانسی کردبوو ئەو 22 توێژینەوەیە لە گۆشە و ڕەهەندی جیاوازەوە دەربارەی بابەتەکان ئەنجام درابوو هەر یەکێکیان بیگریت بە پێی خۆی چمکێکی بوار و کایە جیاوازەکانی گرتبوو. دکتۆر ئەو کاریگەری خراپانی ئەرێنیانی نەرێنیانە ببوورە با بڵم کە میدیا کردوێتە سەر کۆمەڵگەی کوردی کردوێتە سەر تاکەکان بە گشتی چین ئەگەر باسێکی بکەین سۆشال میدیا بەتایبەتی ڕاستەکەی خراپ بەکارهێنانی سۆشال میدیا کاریگەری نەرێنی دروست دەکات لە سەر تاک و گروپەکان لە نێو کۆمەڵدا ئەویش پێشەمو شتێک هۆکارەکەی بۆ نزمی ئاستی و شیاری تاکان دەگەڕێتەوە
هەم تاکی ئاسایی هەمیش ڕاگەیاندن کار کاتێک کە لە ئاستێکی بەرزتر ڕاگەیاندن کار دەبێتە دیسانەوە دەبێتەوە بەکارهێنەری کارایانەی سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەکۆ جیاوازەکانی چونکە ئەو بە شێوەیەکی ورتر بەکاردێنێت لە ئێستادا دەبینین کە کەناڵەکانی تەلەڤیزۆن ڕەنگە بەرنمەکان ڕاستەوخۆ نەگەن بە وەرگرت نەگەن بە بینەر بەڵام لە ڕێگەی یوتیوبەوە لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی پلتفۆرم و سەکۆ تۆڕە جیاوازەکانەوە دەگەن بە وەرگر ئەمە بۆ رادیۆ بۆ ڕۆژنامە و بۆ وێبسایت و ماڵپەڕە ئەلکترۆنیەکانیش هەر ڕاستە بۆیە ئەو ڕاگەاندن کارانە کە ڕاگەاندکاری لە بینی کەوانەدا پرۆفیشناڵن یان پیشەیانە کار دەکەن جارێکی تر سۆشال میدیا بەکاردێنەوە ئەگەر ئاستی وشاریان نزم بێ ئەمە خراپ بەکاردێنرەوە دەبینن ڕۆژانە لە پەڕەکانی فەیسبوک و چەناڵەکانی یوتیوب و ئەمانە چۆن بەها کۆمەڵایەتیەکان یان کۆمەڵی بابەتی تێر دەخرێتە ژێر پرسیارەوە و زیان بە خەڵک دەگەێنێ بە ناو ناوبانجیان بە ژیانی تایبەتیان بە مەسلەی ساختە هەواڵ مەسلەی شێواندنی زانیاری مەسلەی زانیاری هەڵا هەموو ئەم شتانە دیوێکی تری هاوڵاتی ئاساییە کە دیسانەوە ئەویش بەکارهێنەری فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانە بە شێوەیەکی گشتی کە ئەویش کە بە هەڵە بەکارهێنا یان بە خراپ بەکاریهێنا دیسانەوە زیان بەخۆی و بە دەوروبەر و بە تاک و گروپەکان باشە دکتۆر من ئەمە هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆی کە لە سوشیال میدیا دەرگاوان ناتوانێت کاری خۆی بکە خۆ دەرگاوان نییە بە شەوی یەکێک لەو توێژینەوانەی کە لەم کۆنفرانسە بوو لەسەر دەرگاوانی میدیایی بوویان دەرگاوانی ڕاگەیاندن کاتێک کە لە ڕاگەاندنی ڕسمیدا یان لە ڕاگەاندنە کۆنباوەکان تەقلیدیەکان ڕۆژنامە ڕادیۆ تەلەڤیزۆن و ئەمانە تا ڕادەیەک بڵین وێبسایت و پێگە ئەلکترۆنیەکانیش دەرگاوان هەیە فلتەرەکان هەن بەڵام لە سۆشال میدیادا کەمتر هەن و ڕەنگە کەسێک گەنجێک بە ئاستێکی و شاری زۆر نزمەوە یان نەک گەنج ئەوەی تریشان بە ئاستێکی و شاری زۆر نزمەوە هەندێک جار بە مەبەست بە خراپ بەکاردێنرێ بۆ چاواشەکردنی ڕایگشتی بۆ بەلا ڕێدابردننی جەماوە بۆ شاردنەوەی بابەتێک و بارزکردن و زەخکردنەوەی بابەتێکی تێ ئەمانە بەکاردێنرێن کە ئەمە ڕەچاونەکردنی بنەماکانی ئاکاری پیشەیە و لەبەر چاونەگرتنی نەپاراستنی یاسا و یاسا بەرکارەکانە بەند و بەڕگە یاساییەکانە کە بە دڵنیاییەوە زیانی گەورە دەگەیەنێ بە تاک و گروپەکان. باشە دکتۆر ئەمەوکو ئاخر پرسیارەگە لە جەنابتی بکەم ئەو ڕاستپاردە و دەرەنجامانەی کە پێگەیشتن لە کۆنفرانسەکەدا لە کۆتاییدا چی بوون و دەتانەوێت ئاراستەیەکی بکەن؟ پێشەم شتێک وەڵامی بەرگەی دوم بەمەوە ئاراستەی هەموو لایەنە پەیوەنددارەکان دەکرێت ئاراستەی دامەزراوە ڕەسمی و ناڕەسمی و ئەهەلی و حکومیەکان دەکرێت تایبەت بوون بە بەکارهێنانی یان کولتوری بەکارهێنانی سۆشال میدیا لە گۆشە و ڕەهەندی جیاوازەوە لە بواری جیاوازەوە بۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تایبەت بە گەنجان هەرزەکاران چۆن بەکاردەهێنرێت ئایا مەسلەی فلتەرکردن پێویستە چۆن هەبێ باشە مەسلەی تونند و تیژی و ڕێگرتن لە تونند و تیژی بەرامبەر ژنان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یان تۆڕەکانی پەیوەندیکردنی کۆمەڵایەتی چۆنە مەسەلەی بەکارهێنانی تویتەر یان تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سیاسەتدا چۆنە هەموو ئەو بوارانە کۆمەڵە ڕاستپار دەبوو دەربارەی ئەم بوار و کایە جیاوازانە. باشە زۆر سپاس دکتۆر پێم خۆش بوو کە کاتی زیاترت بەمێ بەڵام هەروەنە مەجالی تیا بوو بەرنامەکە زۆر سپاس بۆ دکتۆر هێرش ڕەسوڵ کاژنەبیان پرۆفسۆر هەروە مامۆستای زانکۆن زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ ئامادەبوونت.